دا بخیراتن داندەکەین من قوتابی کەیانسیاوش قوتابی کۆلێژی تەکنیکی سۆران هەڵساوین بە دروستکردنی پرۆژەیە کە پێک هاتووە لە 3D پرینتەر و هەروەها ریسایکل کە لێرەدا دەتوانین مادە پلاستیکیەکان بەکاربهێنین و دیزایانی بۆ بکەین تەنیا 3D پرینتەر بۆ مادەی یعنی بۆ دیزاینکردن بەکار نای دەتوانین بۆ بەشە پزیشکەکانش بەکاربهێنین بۆ نمونە ئەگەر بێت و سەیری بکەین دەتوانین ئەو پلاستیکانە بۆ کەرەستە جەراحیەکان بەکاربهێنین کە پێویستن بۆ دکتۆر کە ئەو کاتانەی و هەروە پرۆژەیەکی ترشمان هەیە بریتە لە ریسایکل کە پرۆسەیەکی گرنگە و پرۆسەیەکی جیهانیە دەتوانین مادە پلاستیکیەکان بیتوێنینەوە دووبارە لە ڕێگەی 3D پرینتەرەکەمان بەکاربهێنین و مادە پلاستیکەکە لە پلەی سیریزی 200 پلەی سیریزی داهاتوێتەوە بە شێوەیەکی تەندروست بەبێ ئەوەی هیچ دووکەلێکی زیانی هەبێت کە ئەمە شوا دەکاتن ژینگە ڕزگار ببێت بەدەست ئەم کەشوهەوا یعنی پلەی گەرمی کەشوهەوا بێت یاخو پیسی ژینگە بێت. ئەو پرۆژەی خۆمان سمارت گەن بەکارهێنان ناوی سمارت ئۆتۆماتیک وت ESP32 ئەو سمارت گەنە تەقەکەری خۆکارانێ بە دوو مۆدیشەکە مۆدی خۆکار یعنی ئۆتۆماتیشی لەگەڵ مۆدی دەستی مۆدی خۆکارانەکە لە ڕێگەی لیدەرێکەوە ئەو لیدەرە کۆنێکت کرا بە ڕادارەکەی ئەو لیدەرێکی زۆر بەهێزە کە لە دووری 12 مەتری حەقیقی ئەخوێنێتەوە پاشان ئەو لە 0 مەتری کە دیاری ئەکات ئەو تەنانی لە پێشیتی ئەی پێچی لە ڕێگەی ئەو ڕادارە ئەیخوێنێتەوە ئەو ڕادارە خوێندیەوە ڕاستەوخۆ ئەو لیدەرە ئەو ڕادارە کۆنێکت کرا بە ESP32 ئەو ESP32 ئاماژەیەک بە عەقڵێکی ئەدا لە ڕێگەوە پاتریەوە تەقەیەکە شەوتەکە بربەست لە پێش ئەو کەسە دروستەکە کە دەوێ بەرەنگاری ببێتەوە یاخود بێوێ لە سنوورەکە بێتە پێشەوە و زۆری گولەکانیش گولەی سادەنێ یعنی گولەی ئەتیادیە خۆن بەڵام ئەو پرۆژەیەکی گچکە کراوێ لەناو پرۆژێکی گەورە یعنی ئەوە نمونەیەکە دەتوانێت پرۆژەیە گەورە بکرێت سوودی لێوە بگیرن ئەمە لێرە سێرڤۆیەکمان بۆ دانەوە لە 0 پلە خۆکارانە یعنی هەمووشە لە 0 پلە ئەسوڕێتەوە هەتا ئەو کاتێک کە تەنێک لە پێشی بربەستێکی لۆ دروستەکە ئەو کاتی ڕاستەخۆ تەقەی لێ ئەکات و بربەستی لۆ دروستەکە. پرۆژەیەکمان سەرەتا لە بیرۆکەیەکەوە دەست پێکراسڵان کە دکتۆری یارمەتی دەرە لە ناو هەموو ماڵێک کە پێویستە هەبێت لە ناو هەموو ماڵێک لە ناو هەموو خەستەخانەیەک لە ناو هەموو خەستەخانەیەکی ئەهلی لە سەیدەلەکانیشدا بیرۆکەکە ئەوەیە کە دکتۆرەکە لە ماڵی خۆتدا وەکو پرۆژەکان ئینتەرنێت نمونە لەسەر کۆمپیوتەر بێ یان لەسەر مۆنیتەر بێ لەیان ئەو شتانە لەسەر ئاوێنەیە ئاوێنەکە توانی لە دیزاینێکدا لەگەڵ مۆبیلیاتە لێک بدەیت ڕۆژانە ئەتو چاودێری خۆت دەکە هەمیش دیزاینێکە ئاوێنەیە هیچ زەرەر زیانێکی نییە خۆت جوانەکەیت و چاودێری خۆت دەکەین پرۆژەکە چوار شتەکە یەکەم ECG وەرەگرێم دووەم تەختی دڵە هاردویتۆرێکە ترپەی دڵە ڕێژەی ئۆکسیزین لە خوێندا و هەم تێمپرەچەر وەرەگرێکە پلەی گەرمیە تا بەیانی سەیری خشتەکە بکەین کە لەسەر ئاوێنەکە ئەڕوا هیچ لی تێ ناگەین چونکە ئەسڵەن لەو سێکتەرەکە سێکتەری تەندروستی ئەگەر باش نەبی نازانین دەخوا باسی چیەکەم لەبەر ئەوە لەگەڵ جیبیتیە لەگەڵ زیرەشی دەستکردالێکمانداوە ئەو داتایانە وەردەگرێت ڕۆژانە چاودێری تو ئەکا پێتەڵ یاخۆت چتە چت نییە عنی چ دەرمانێکت پێویستە بچیت لە بۆ لای دکتۆریان نا لەگەڵ بەرنامەیەکشا لە لای دکتۆردا هەیە ئەتو ڕۆژانە چاودێری تەندروستی خۆتەکەی هەفتیانە و مانگانە راپۆرتەکەش بۆ دکتۆرەکە ئەچێتەوە ئاخۆ ئەتو سنەخۆشەک چێت تایبەت نەخۆشەکانی دڵ کە هەست پێ ناکرێت تا ئەو ئازارە لێت نەدەیان تاوەکو نەچیا خەستەخانە یانیش نەچیا سەدێک یان شتە چوانە تایبەت جەڵتە و شتیوانە مالتی لاگوێجە ئەناڵایزەکە کە شیکاری بۆ کردی ئەتوانی بە کوردی بێ بە عەرەبی بە ئینگلیزی بە هەر زمانێک کە بتەوێ ئەتوانی وای لێ بکەین پێت بڵێت و شیکاریەکەت پێ بڵێ کە ئاخۆت چتە یان چت نییە پرۆژەکەمان فای ڕۆبۆتیکە ڕۆبۆتێکی ئاگر بژێنەوەیە کە خودکارانە ئاگەر لە هەبوونی ئاگردا
ئاگرەکە دەگوژێنێتەوە. ئەو پرۆژە لەوەی بەکاردێ ئەگەر شوێنێک بووی کە مرۆڤ لە شوێنەکە نەبی لۆ منە کۆگایەک بکە بەجێت هێڵدرێ ئەوە سنسەر و شتمان و داناوە کە دوکار هەڵدەمژێت ئەو تەلەفۆن بۆ خاوەنەکە کە دەرێ کە ئاگر هەبوونی ئاگر هەیە و لە ڕێگەی سنسەرەکانیشەوە دەچێت بۆ شوێنی ئاگرەکە و ئاگرەکە دەگوژێنێتەوە.